ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتر ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان هاوکاتە لەگەڵ هەڵمەتی هەڵبژاردننی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. گفتوگوێم باساکەین کاریگەری هەڵبژاردنەکانی ئەمریکا و لێکەوتەکانی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە میوانداری بەڕێز کاک هاوکار جەلال قوتابی ماستەر لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان. کاک هاوکار خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس، منیش خۆشحاڵم کاک سەربەست. کاک هاوکار تا دێت گەڕی هەڵمەتی هەڵبژاردنەکان لە ئەمریکا زیاتر پەراسێنێ و گەرمترە بێ و ڕووبوونەوە و هەڵمەتی هەڵبژاردن و هەڵمەتی پڕۆپاگەندەی دوو تیاری جیاواز لە دیموکرات و کۆماریەکان بەرامبەر بە یەکتری زیاترە بێ و ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانیش ئەگەر نەڵێن وەکو گەورە زلهێزی جیهان، وەکو یەکێک لە گەورە زلهێزەکانی جیهان کاریگەری لەسەر دنیا هەیە و بە تایبەتیش لەسەر پرسی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو بەرکەوتن و تەنگەژانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگوزەرێ زۆر جار وەک بەشێک لە دەرهاویشتەی ململانەی ئەمریکا و لایەنەکانی وێنە ئاکرێت. دیدی کاک هاوکار بۆ ئەم خولەی هەڵبژاردن لە نێوان دیموکراتی و کۆماریەکان لە نێوان دوو کارکتەری جیاواز لە هەڵمەتی هەڵبژاردنەکان کە هەر کامیان ئەوێ ببێ بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، خوێندنەوەی تۆ بۆ خودی هەڵبژاردنەکە چییە؟ بەڵێ زۆر سپاس. بەڕاستی ئەمریکا و هەڵبژاردننی ئەمریکا بە تەئکید کاریگەرێکی زۆری هەیە لەسەر جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی. بەنیسبەتی ئێمەی گەلی کوردیش کاریگەرێکی زۆری هەیە، بێ ئێمەش چاوەڕوانێکی زۆر باشمان هەبێ لەسەرەوەی ئایا چ لایەنێک لە دیموکراتی ئەن لە کۆماریەکان دەرەچن و دوای ئەوە ئێمەژە بێ چۆنەڵی دەسوپێی لێ هەڵگرین و سیاسەتی خۆمان بەو ئاراستەیە بێ. طبعاً جیاوازی ئەم دوو لایەنە کۆماری و دیموکراتی لە زیاتر بەپێی کەمپینی ناوخۆی هەڵبژاردنەکانیان زیاتر جیاوازی ناوخۆییە. ئەگەر تۆ بی لە سکوڵی پەیوەندیە نێودەوڵەتیەکانەوە خوێندنەوەی بۆ بکەی لە ڕوانگەی لیبرالیزم و ڕیالیزمەوە، بێگومان دیموکراتەکان هەمیشە حزبێکی جیهانگەرایی لیبرال دیموکراسین، هەروەها کۆماریەکانیش بەپێی ئەوەی کە دۆناڵد ترامپ سەرۆک دۆناڵد ترامپ ئەڵێ ئەمریکان فێرست واتە ئەمریکا پێش هەموو شتێکە، ئەمە واتە ڕیالیستی. بۆیە جیاوازیەکانی ئەم دوو لایەنە لە کۆمەڵەشتی ناوخۆیایە وەک لە کەمپینەکەیە باسی دەکرێت. جیاوازی یەکسانی کۆمەڵایەتی، مافی ڕەشپێستەکان، هۆمۆسێکشوال، هەروەها یاسای ستەیتەکان، مەسائیلی باج، ئەمانە بۆتە کۆنترۆڤێرشی بینی ئەم دوو لایەنە، واتە بۆتە جێی مناقەشەیان. ئەوان لە کەمپینەکە زیاتر تەرکیزە خەنە سەر لایەنە ناوخۆیەکەی. بێگومان ئەمە بۆ ڕاکێشانی دەنگی ئەمریکیە، بەڵام دوجار سیاسەتی ناوخۆی ئەمانە کاریگەری ئەبێ بۆ سیاسەتی دەرەوە و سیاسەتی دەرەوەش کاریگەری زۆرە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەوە گەر دواتر بینە سەری چەند سیناریۆیە کە ئەتوان قسەی لەسەر بکەین و چەند گریمانەیەکە لە ئەگەری دەرچوونی دیموکراتەکان یا کۆماریەکان. بەڵێ کاک هاوکار، هەڵبژاردننی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جیا لەوەی کە بۆ وەکو هەر وڵاتێکی تر کە بۆ ناو خۆی وڵاتەکە گرنگە و جەماوەری وڵاتەکان گرنگی پێن، بەڵام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە حکومەوەی کە زلهێزی دنیاە و کاریگەری گەورەی لەسەر سیاسەتی نێودەوڵەتی هەیە و هەموو ئەو بەرکەوتن و تەنگەژە و ڕێکەوتن و شەڕ و ئاشتێکە لە دنیا گوزەرێ، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەقەد حەجمی خۆی پشکی هەیە و بەقەد حەجمی گرنگی ئەو بۆ بابەتەکان دەست لە بابەتەکان وەرەیات. پێم خۆشە ئەوەی کە ئێمە ئەمڕۆ کە گفتوگۆی لەسەرکەین پرسی کاریگەری و لێکەوتەکانی ئەمریکایە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لەسەر عێراق و سووریا و تورکیا و ئێران و ئەو وڵاتانەی کە کوردستانیان بەسەرادا بەش بووە و کاریگەری ئەم هەڵبژاردنە یا کارە دەرچوونی هەرێکێک لەم کارەکتەرانە بۆ داهاتووی ئەمریکا چەند کاریگەری بێ لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە تایبەت لە مەڕ پرزی دۆزی کورد، ینی هەرێکی لە وڵاتانەی کە ئێستا لە دنیا بە جۆرە لە جۆرەکان بینەری هەڵبژاردنەکانی ئەمریکان و بە جۆرە لە جۆرەکان بۆ خۆشیان ینی
تحلیلی ئەوواکەن کە ئایا گەر ترامپ دەرچێت لەگەڵ وڵاتەکەی ئەمانە چ زۆرە پەیوەندیەکێ بێت لە ئاشتیا بن لە شەڕا بن کاریگەری اقتصادی باشی بێ بۆیان کاریگەری اقتصادی خراپێ بێ بۆیان خوێندنەوەی تۆ بۆ هەردێکی لەم دوو کارەکتەرە لەوەی کە کامیان بە ڕووی دۆزی کووردا پەیوەندیکی باشتری هەیە ئەجنداکەی بەرنامەی کارەکەی ڕابردووەکەی لە ماوەکانی ڕابردووە کە لە ساحەی سیاسیا بوون تێگەشتنی ئەوان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی بۆ چۆنە پێم خۆشە لەسەر هەرێکی لە کارەکتەرەکان قسەی بکەکە بۆ نمونە ئەگەر بایدن دەرچێت سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن بیرەکاتەوە ئەگەر ترامپ دەرچێت هەرو سیاسەتەی لە 4 ساڵی ڕابردوو کاری لەسەر کردویان سیاسەتێکی تری هەیە بۆ ناوچەکە. بەڵێ ڕاستە کە تۆ ئەڵەی کاریگەری ئەمریکا لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتە ئایا تەعاملی وڵاتان ئەکتەرەکانی بەتایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ ئیسرائیل چۆنە پێگەی تورکیا پێگەی رووسیا پێگەی ئێران هەروەها کارکتەرە نادەوڵەتیەکان وەکو مەسایلی کورد کە کارکتەرێکی نێودەوڵەتیە بەڵام نادەوڵەتیە واتە ئەکتەرە بەڵام نادەوڵەتیە هەروەها ڕێکخراوی WHO هەموو ئەمانە ئەبێ قسەی لەسەرکەی سەریکە لە 4 ساڵی ڕابردووە دۆناڵد ترامپ بەم شێوەیە تەعاملی لەگەڵ کردوون. طبعا دیموکراتەکان ئەگەر دەچن ئەوان زیاتر چنەوە سەر دیبلۆماسی واتە گفتوگۆ بەڵام ئەم دیبلۆماسی دۆناڵد ترامپ لە 4 ساڵی ڕابردووە چۆن تەعاملی کردووە هاتووە لەگەڵ ئەم لایەنانەیە خاڵی لاوازی وەرگرتوون دواتر زەختی لێکردوون بۆی ڕێکەوتنامە لەگەڵە ئیمزا بکە ئەوەی کە پێڵن دیڵی لەگەڵ کردوون نهاتۆ بە ڕێگەی گفتوگۆ ئەوەی پێڵە نیگۆشیشن لە پرۆسی دیبلۆماسیە قسەیان لەگەڵ بکە و بکەونە ڕێکەوتنێک هاتووە لایەنی زەعیفی وەرگرتوون دواتر زەختی لێکردن بۆ ئەوی ئەم دیڵە بکەن بۆ نمونە لەگەڵ وڵاتانی عەرەبی وەکو ئیماراتی عەرەبی و بەحرین پێیوتون ئەگەرەتەوێت لە مەترسی ئێران بە دووربی وەرە پەیوەندیت ئاسایی کەرە و لەگەڵ ئیسرائیل بە پێی بۆ چوونەکان ئەکرێت لە دواترە سعودیە و چەند وڵاتی کەش کە ئێستا دۆناڵد ترامپ سەرقاڵی ئەوەیە ڕێکەوتنیان پێ ئیمزاکە پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بێتەوە ئەمە لایەنێکی تر مامەڵەیەتی لەگەڵ تورکیا چەند خاڵێکی لاوازی هەیە بۆ نمونە پەکەکە ئەگەر ئەمریکا بەهاتایە لەگەڵ پەکەکە مامەڵەی بکردایە یا لەگەڵ یۆناان و قوبرسی یۆنانی ئەمانە خاڵی لاوازی تورکین ئەگەر لەگەڵ ئەمانە مامەڵەی بکردایە ئەوە چۆنڵی جۆرێک لە جۆرەکان دژی تورکیا وەسەر بەڵام لە 4 ساڵی ڕابردووی ترامپە خۆی لێ بێدەنگ کردووە لە سیناریی دەرچوونی دیموکراتەکانە ئەکرێ ئەمانە ئیشی لەسەر بکرێ هەروەها دۆناڵد ترامپ زیاتر چۆنەڵی ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئێران هەڵوەشاندۆتەوە تەواو ئێرانی بچوو کردوێتەوە بەو مانای لە پێگەی نێودەوڵەتیە لێگەڕاوە تورکیا ئێستا لە پێگەیەکی زۆر بەهێزایە ئەتوانی ئیداری دەستێوەردانەکانی لە عێراق و سووریا و یەمەن بکە لێگەڕاوەکە ڕێکخراوی WHO ئیشی خۆی بەباشی نەکا لەگەڵ ئەمریکا هەروەکە بودجەی ئەمریکای بڕی لەگەڵ WHO بە بیانی ئەوەی کە یارمەتی سینەیە خۆ دەزانی کە دۆناڵد ترامپ دایمە سینیان چاینا تۆمەتبارەکە بە هەبوونی ڤایرۆسی کۆرۆنا واتە بەگشتی دۆناڵد ترامپ دوورەکەوێتەوە لە دیبلۆماسی دوورەکەوێتەوە لە دیموکراسی دوورەکەوێتەوە لە پرۆسی ئاشتی بە بیانووی ئەوەی کە ئەڵێ ئەمریکا گرنگترە بەگەڕانەوە بۆ سەردەمی ڕابردوو کە ئەڵێ ئەمریکا ناچار نییە باج و مەسرفکە لە پێناوی ئاشتی وڵاتانە ئەمە ئەوەی کە لە 4 ساڵی ڕابردووە بۆمان دەرەکەوێت لە سەردەمی کۆماریەکان و دۆناڵد ترامپا بەم شێوەیە بڵین لە گریمانەی دەرچوونی کۆماریەکانە بەم شێوەیە چەند گریمانەیەک هەیە یەکێ لەوانە طبعاً بە حکمی ئەوەی کە تورکیا ئەندامێکی چالاکی ناتۆیە لە ساڵی 1952 لە ڕؤیا و ڤیژنی ئەمریکیەکانە تورکیا ئەندامێکی چالاکی ناتۆیە لە چالاکیەکانی ئەمریکا لە ئەفغانستان بەشدار بۆ خزمەتی چالاکیەکانی ئەمریکای کردووە هەروەها هاوپەیمانێکی سەرەکی بووە لە
هاوپەیمانێتی ڕوبەڕووبوونەوەی داعش بە سەرۆکاتی ئەمریکا بۆیە لەم ڕوانگەیەوە ناتوانێت ڕاستەوخۆ دژایەتی تورکیاکە کە لە ئێستا تورکیا لە پێگەیەکی بەرزایە ڕەجەب تەیب ئەردۆغان تا ڕادێ بە دیکتاتۆریەت ئەڕوا پەلی هاویشتووە خۆ بە زانینێکی زۆری هەیە ئەمانە ڕاستە دۆناڵد ترەمپ خۆی لە بێدەنگ کردووە بەڵام لە ئەگەری دەرچوونی دیموکراتەکانە ئەوانیش ڕاستەخۆ ئیش ناکەن بە شێوەیەکی دیبلۆماسی ئەم پێگەی تورکیا نزمەکەنەوە بۆ ئەوەی باڵانسی هێز ڕابگرن لە بەرامبەر تورکیا و رووسیا و ئێران و چەند ئەکتەرێکی ناوچەکەیە هەوڵێن یەکسانی کەنەوە بۆچی دوجار ئەوان ڕێەکەون لەسەرەوەی کە ئەبێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاشتیا بێ ئاشتیش بەچی بەرهەمهێنرێ بە باڵانسی هێز بەچی بەرهەمێنرێ بێگومان لە ڕێگەی وڵاتانی کەندا و ئەم وڵاتە سەرەکیانەوە بۆیە دیموکراتەکان هەروە گوتم ئەکرێ بێن بە ناڕاستەخۆ بە شێوەیەکی دیبلۆماسی یان چی ئەکەن یان ئەتوانن بەرەنگاری ئەو پەیوەندیە بنەوە کە لە نێوان رووسیا و تورکیا هەیە لە ئێستاە یعنی ناکرێت تورکیا بەم شێوەیە پەل بەهاوێژێ بۆ هەموو شوێنەکان و کەسیش بەرەنگاری نەبێتەوە بۆیە ئەچێ کارێگەکات لە ڕێگەی ئەکتەرە نادەوڵەتیەکان بۆ نمونە هەر لایەنێکی گەلی کورد بێ یەپەگە بێ باڵی پەکەکە بێ هەر لایەنێک بێ ئەوێت ئەم پەیوەندی نێوان تورکیا و رووسیا بەو شێوەیە نەبێ ئەمە خاڵێکی تر بەپێی سەرچاوەکان معلومات هەیە کە لە تیمەکەی جۆ بایدن چەند فیگەرێکی بربەڵاو هەن ئەمانە ئۆڕێدی چۆنەڵی هەر لە پێشەوە ئەمانەت ئەنتی تورکین دژی تورکیان ئەکرێ ئەمانە کاریگەریان هەبێ لەسەر بڕیارەکانی جۆ بایدن ئەگەر جۆ بایدن دەرچێتەوە پەیوەندی نێوان ئەمریکا و تورکیا ئەو نە بە باشی نەهێڵنەوە کاریگەری نێگەتیڤی هەبێ ئەوە خاڵێکی تر هەیە هەروەها تیمەکەی بایدن تامان بە ئاگداری جۆ بایدن بەڵێنیان ناوە بە سەرکردە ئۆپۆزیسیۆنەکانی ناوخۆی تورکیا لە ئەمانە هەمووی چییە باڵانس ڕاگرتنە بۆ ئەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان ئەمەنە پەیڕان نەکێشێ بەڵێنیان ناوە بە سەرکردە ئۆپۆزیسیۆنەکانی ناوخۆی تورکیا هاوکاریان بکەن لە هەڵبژاردنەکانی تورکیایە تۆزێک ڕەجەب تەیب ئەردۆغان بێننەوە پێگەی خۆی کە بە شێوەیەکی دیبلۆماسی پێڵەن تۆ پێویست ناکات بەم شێوەیە زیابڕۆی ئەمە بەگشتی ئەمە ئەم سیناریوانەیە لە ئەنجامی خوێندنەوەی 4 ساڵی ڕابردووی ئەم دوو حیزبە حیزبی سروشینی ئەمریکی واتە کۆماری دیموکراتی تەجروبەی کۆماریەکانمان بینی بە سەرۆکایەتی دۆناڵد ترەمپ هەروەها تەجروبەی جۆ بایدنیش ینی بۆ ئێمە نامۆ نییە پەیوەندێکی باشی هەیە لەگەڵ کووردا و چل و ئەوەندە ساڵ لە حکوومەتە بۆ گەڤەرنانسی کردووە 8 ساڵ جێگری سەرۆک بووە ئەوە سەرمایەکی باشی پەیوەندی نێودەوڵەتی هەیە ئەگەر دەرچێتەوە ئەم سەرمای خۆی بەکارەهێنێ بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ WHO لەگەڵ ناتۆ بۆ ڕاگررتنی تەوازن هەروەها هەستانەوەی پەیوەندی ئێران و ئەمریکا بەو مانایی کە زیندووکردنەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران بۆی بە تورکیا بڵێ تۆ هەی ئەوە تا ئێرانیش هەیە بە ئێران بڵێ تۆ هەی ئەوە تا کوردیش هەیە بە رووسیا بڵێ تۆ هەی ئەوە تا تورکیا و ئێرانیش هەیە ئەمانە ڕوئیای ئەوانە هەرچنە لە کەمپێنی ناوخۆیە ئەمە کۆماریەکان ڕخنە لە دیموکراتەکان ئەگرن ئەڵە نەگەر جۆ بایدن دەرچێتەوە چەند ڕیکۆردێکی خراپی لەسەر باسەکەن کە بەوەی کە کۆپی ئۆبامایە چکە لە ماوەی سەرۆکاتی ئۆبامایە هەرچەنە چەند ڕیکۆردێکی باشەیە چەند ڕیکۆردێکی خراپی هەیە پێی ئەڵێن کە لە ماوەی دەسەڵاتی ئەوە گرژیەکان لە ئەفغانستان زیادی کرد ئێرستریک لە ئەو ماتیقەیە ڕوویدا هەروەها حکوومەتەکەی ڕژێمی لیبیا ڕووخا لەو سەردەمەیە هەروەها هێزی ئێرانی لەناو عێراقا ئەوەی پێوترێ حەشدی شەعبی دەسەڵاتی زیابوو لە عێراقا بە بیانووی ئەوەی کەوتیان لە ماوەی سەر هەڵدانی داعشە ئەمریکا تەداخلی نەکرد بۆیە ئێران بەم ڕادەیە پەلی هاویش ئەمانە هەمووی ڕیکۆردی خراپن لەسەر ئۆباما ئەیهێنە سەر ستەیج لە ماوەی کەمپینەکەیە بەڵێ کاکاوکار ئەوەی کە لە خوێندنەوەی جەنابەت پێی گەیشتمەوە
لەوەی کە ئێمە بەردەوام بەرکەوتنمان هەیە لەگەڵ سیاسەتی نێودەوڵەتی و بە تایبەتیش سیاسەتی زلهێسی لە چەشنی ئەمریکا و رووسیا و چینوانە یعنی ئەمریکا بەرکەوتنی لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر و بەردەوام پلانی بۆی هەیە ئەجندای بۆی هەیە هەر لەسەرەوەی کە بەڕێزت باست کرد پەیوەندەکانی تورکیا و ئەمریکا پەیوەندەکانی ئێران و ئەمریکا بنمونە تورکیا لەو ماوەی ڕابردوو بە پێچەوانەی خواستی ئەمریکا پێی ڕاکێشاوە لە هەندێک شتا بە تایبەتی لە کڕینی موشکی S-400 و تعاملێکی زیاتر لەگەڵ رووسیا و ئەوەی کە بڕیاریە لە ئاوەکانی دەرێ ناوەڕاستە غازی سروشتی دەربکە و ینی بە جۆر لە جۆرەکان بۆ بە هەڕەشە بۆ سەر هاوپەیمانەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەم لاشەوە ئەگەر ئێمە ببینین لە 4 ساڵی ڕابردووە ترامپ گوشاری زیاترە خاتە سەر ئێرانیەکان حەساری زیاتری خسوونتە سەر هەرەوەی کە بەڕێزت باست کرد ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ هەڵۆشاندنەوە ینی هەز ناکەیت لەو 4 ساڵی ڕابردووە دەسەڵاتی ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرچاوی نائارامی زیاتر بووە. بەڵێ ڕاستە ئەوە زۆر لە شارەزایان واڵن بۆ نمونە فەیلسوف و ڕەخنەگری ئەمریکی نوام چۆمسکی ئەڵێ لە ماوەی تەمەنما 15 ساڵی سەرۆکی ئەمریکام بینیوە بەڕێ کردووە ترەمپ 16هەمیانە هیچ کەسێکیان بەقەر ترەمپ نەیترساندوم لەبەرەوەی بە کابرایەکی مەترسی خواز ناوی ئەبا بە نەزان هەروەها بەخۆ بە زلزان ناوی ئەبا لەبەر چیە لەبەر ئەو هۆکارانەی کە لە پرسیارەکەت باسە کرد بۆیە دۆناڵد ترەمپ پیشبیانی خۆی هەیە دەڵێت کە تەمەن هەردوو لایەن موافقن لەسەرەوەی کە ئەبێ خزمەتی دۆزی ئیسرائیل بکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆناڵد ترەمپ لەو ڕوئیایەوە سەیرەکات کە لە ئێستاە پێویستی نییە ئێران دوژمنێکی کە بۆ خۆی زیاد بکە بۆیە بە تاکید هەبوونی دۆناڵد ترەمپ مەترسیە لەسەر جیهانە بە پێی ڕێی گشتی دوجار ئێمە لەسەر سۆشیال ساینس لەسەر زانستی کۆمەڵایەتی قساکەین زانستی کۆمەڵایەتیش بریتێ لەوەی کە زۆرینە ڕێی لەسەرەتی وەکو زانستی پزیشکی و هەندێک زانستی کە نییە کە لە 100% یەکلا ببێتەوە بۆیە ئەکرێ قابلی گۆڕان بێ زۆرترین کەس ڕخنیان هەیە لەسەر ئەدای سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ بە کۆمەڵی مەترسی لەسەر جیهان یەکێ لەوانە لە دیمانەکانیان لێ پرسن ئایا تۆ ئامادەی ڕادستی دەسەڵات بکەی لە ئاگەری دەرنەچوونتە ئەڵێ نا من لە دۆڕانە باش نیم واتە مەبەستیوەیە من نادۆڕێم و من تەسلیمی ناکەم و ئەمە کە بۆ وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا خۆی و باوکی دیموکراسی زانێ ئەمە شتێکی سەرسوڕمانە بۆیە پێڵەن مەترسی هەروەها خەبیرەکان شارەزایانی زانست پێی دەڵێن کە ئەبێت تۆ بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنامەی پاریس لە ساڵی 2016 ئیمزاکرا لە مەراکیش ڕێکەوتنامەکە بۆ چاودێریکردنی ژینگەیە ئەوەی پێوترێ کلایمت چینج ئەمە لە سەردەمی ئۆبامایە ئیمزاکراوە دۆناڵد ترەمپ لی کشاوەتەوە باوەڕی پێی نیە ئەڵەن زانست گەیشتەوە قەنەعەتی تۆ ئەبێ ئاگاد لەم بابەتە بێ ئەڵێ نا باوەڕ ناکەم زانست ئەوە بزانێ یعنی ئەمە ڕیکۆردێکی خراپە زۆر لە سەری کەوتووە چۆنە بێت سەرکردەیەک لەم ئاستەیە سەرۆکی وڵاتێکی گەورە باوەڕی بە زانست نەبێ وڵاتێک کە دایمە گەشە بە زانست و پێشکەوتن ئەیە ئەمانە لە سەرێتی بۆیە بە خەتەر ناوی ئەبرێت هەروەکوتم لە ئەگەری دەرچوونەوەی دیموکراتەکانە هەموو ئەم شتە خراپانەی کە کردویانە چاکیەکەنەوە دیموکراتەکان بەڵام بە چۆنڵی ستێپ بای ستێپ بۆ پرسیارەکەی جەنابیشێت بۆچی ئەمریکا بێ دەنگ بۆ لە بەرامبەر ئەم هەموو پەلهاویشتنەی تورکیا کڕێنی S-400 لە رووسیا و پشتکردە بنکەی ئەنچەرلیک و کۆمەڵێشتی تر کە پێچوانی خواستی ئەمریکایە ئەمریکا هەروە گوتم لەبەر دوو خاڵە یەکەم لە ئێستا سەرقاڵی کۆمەڵەشتی ترە ناوێت دوژمنێکی کە بۆ خۆی زیاکە هەروەها زۆرینەش پێیان وایە دوورخستنەوەی تورکیا لە بەرژەوەندی ئەمریکا ئایا لە بەرژەوەندی رووسیا ئایا لە بەرژەوەندی چاینایە دوجار ئەم سیانە بڕیارێن ئەگەر تورکیا دوور بخەنەوە بۆیە چکە تورکیا سەرمایەکی وە هەیە لە ئێستاە ئەتوانێت ئیداری دەستێوەردانەکانی خۆی بکە ئەتوانێت ئیدارەی ئەو مەترسیانە بکە کە ئەیکات ئەو سەرکێشیانەی ئەیکات ئەتوانێت ئیداریکە بەڵام دوجار سیاسەتی ئەمریکا بە شێوەیەکە
لێ ئەگەڕێ ئەکتەرێک لە نێودەوڵەتیە ئیشی خۆی بکات تا ئەو کاتەی ئەڵێن لێگەڕێ بە خۆی بکەوێتە مەترسی و دواتر ئێمە یارمەتی ناین وەک ئەوەی کە لە وڵاتانی عەرەبی چەنێ سەرکردەکانیان دۆستیان بوو بەنمونەوەک و حوسنی موبارەک ئەوانە هەمووی هاوپەیمانی ئۆباما بوون بەڵام لە کاتی بەهاری عەرەبیە هەمان ڕووخان ئەمریکا قسەی نەکرد بۆچی وە هەر بەم شێوەی کە تورکیا ئێستا ئاوپە لە هاوێژێ ئەوانش بەڕادەیەک دیکتاتۆر بوون بەلهاویشتنیان هەبوو 2000 ئەمریکا ئازانێ ئەمانە لە زەرەری خۆیانە کاکاوکار سەبارەت بە پرسی کورد بە تایبەتی لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان و لە باشووری کوردستان لە ئەجندای کام دوو لەم سەرۆکە تا ئێستا بەڕوونی گزارش لەوە کات ئەگەر ئەو ببێتەوە بە سەرۆکیان ئەو دەربچێ بۆ سەرۆک ئەو لە کارنامەکەیە ڕۆڵێک یان باخێکێ بۆ قەزی کوردی بۆ چارەسەرکردنی دۆزی کورد چ لە باشووری کوردستان بێت چ لە ڕۆژئاوای کوردستان بێت بەڵێ بەنیسبەتی کوردەوە لە هەر پارچەیەک بێت یان هەر لایەنێکی تر لە هەر جێگەیەک بێت ئەمانە پێیانوتری ئەکتەری نادەوڵەتی ئەو ئەکەوێتەوە سەرخۆ تا چەندێک ئەبی بە ئەکتەر بەنیسبەتی ئەمریکا وڵاتانی زلهێزەوە چکە ئێمە دوجار کۆمەڵگەی نێودەوڵەتیمان هەیە لەم کۆمەڵگەیە ئەکتەرە دەوڵەتیەکانمان هەیە هەلوو مەرجووە ئەکا ئەکتەرە نادەوڵەتیەکان دەوری ئەکتەرێکی زۆر چالاک بێنن بەو ڕادەی ئەکتەرێکی نادەوڵەتی هێندەی ئەکتەرێکی دەوڵەتی کاریگەری هەبێ بۆ نمە لە شەڕی داعشا سەرۆکی فەڕەنسایەت لەگەڵ سەرۆک بارزانیا گفتوگۆ ئەکەن لەسەر نەخشەی جەنگ قسە ئەکەن ئەمە لەو کاتەیە تۆ لە ڕۆنگەیەکی ڕیالیزمیەوە ئەم ئاکشنە ئەخوێنیتەوە سەرەکەی بەپێی ئەوە بێت کە گەلی کورد ئەکتەرێکی نادەوڵەتیە بەڵام لە هەمان کاتە لە دەوڵەتێک زیاتر پێگەی هەیە لەو کاتەیە سەرۆک بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بوو بەڵام سەرۆکی وڵاتێکی زلهێزی وەکو فەڕەنسا وڵاتێکی کاریگەری ئەوروپی ئاهات لەگەڵ سەرۆک بارزانیا گفتوگۆیە کرد وەکو ئەکتەرێکی زۆر چالاک بۆیە لەو کاتەیە تۆ کورد خۆی ڕۆڵێکی وای هەبووە بە جیهانە وتووە من ئەکتەرێکی کاریگەرم لەو حاڵەتی تۆ کە ئەبی بە ئەکتەرێکی کاریگەر واتە لەگەڵ هەلومەرجێک مامەڵە ئەەکەی ئەم هەلومەرجەوە ئەخوازێ ئەمریکا ئەتێنشنی ئەمریکا ڕاکێشی سەرنجی ڕاکێشی مامەڵەت لەگەڵەکە هەردوو لایەنیان دیموکراتی و کۆماری بەپێی هەلومەرج مامەڵەت لەگەڵەکەن ئەگەر تۆ ئەکتەرێکی چالاک بی وەک ئەوەی کە کورد لە باشوور دایمە جەختی لە ئەکاتەوە مساومە لەسەر پێگە و حەقی خۆی ناکە ئەوەنج ناچارن مامەڵەت لەگەڵا بکەن بینە سەر سیناریۆکان ئەگەر وتمان ئەگەر دیموکراتەکان دەربچنەوە ئەوە بە جۆرێک لە جۆرەکان کە دەڵێن دوژمنی کورد تورکایە نایڵێ دوژمنەکەی کورد بەو ڕادەیە پێ ڕابکێشێ بەو خاڵانەی کە باسمان کرد کەیسی لە بەرامبەر زیینوەکاتەوە پێگەی ئەگەڕێنەوە بۆ پێگەی خۆی ئەمە بە جۆرە لە جۆرەکان لە مەسلحەتی کووردە لە عینی کاتە واز لە ئەمریکا واز لە ئێرانە هێنێ و ڕێکەوتنامەی لەگەڵ زیندوو ئەکاتەوە ئەمەش بە جۆرە لە جۆرەکان لە مەسلحەتی کورد نییە بۆ باشوور بۆیە ئەکرێ کورد خۆی مامەڵەیەکی وا بکات لە ئەگەری دەرچوونی هەر کامێک لەم دوولایەنە بە قازانجی کورد بێ دوجار تۆ خۆت لەگەڵ هەلومەرج مامەڵاکەی شکڵێک بۆ خۆت لە نێودەوڵەتیا دروستەکەی کە ئەم وڵاتانە ناچار بن مامەڵەت لەگەڵا بکەن بێگومان ئەمەش بە کاردانەوەی ناوخۆیە بێ واتە تۆ لە ناوخۆی یا چۆن بی لە دەرەوە کاریگەری تەواوی هەیە ئەوەی کە پێڵەن فۆرن پۆلیسی سیاستی دەرەوەت وێنەدانەوەی سیاسەتی ناوخۆیی دەبێت کاکەوکار پێشتر جۆ بایدن باسی سێ هەرێمیە کرد لە عێراق بۆ منۆ کاتی کە ئەو جێگری ئۆباما بوو بۆ ماوەی 8 ساڵ یەکێک لەو سیناریوانەی کە زۆر جار ئەو ئەیهێنایە سەر باس و گفتوگۆ و لە میدیاکانەوە گفتوگۆی لەسەرەکرا و لەناو عێراقیشا بوو بە بابەتی گفتوگۆ کە بەردەوام بایدن وەرەقەیەکی هەبوو پێوترا وەرەقەی دابەشکردنی عێراق بۆ سێ قەوارە ئەگەر لە چوارچێوەی کۆنفیدراڵی بێگە لە چوارچێوەی وڵاتی سەربەخۆیان بێ بایدن باوەڕی وا بوو کە عێراقیەکان ناتوانن پێکەوە لە وڵاتێکی مرکزیان بژین و خاوەنی و بیرۆکەیە بوو کە داوای سێ بەشی سێ کانتۆنی سێ هەرێمی سێ دەوڵەتی بۆ عێراق کرد لەم گەڕەی هەڵبژاردنە لەم گەڕایە کە ئێستا جێگری سەرۆک نییە خۆی کاندید کردو بۆ سەرۆک
ئەم قسەیە بە جۆر لە جۆرەکان لە کارنامەکە ڕنگدانەوەی هەیە. تا ئێستا لە ئەوان کارنامە نییە، ئەوان بانگەشی هەڵبژاردنەکەن. تا ئێستا دیبیتەکان و کارنامەکانیان ئەوەی کە پێڵێن کارنامە هەرچەنە ئەوان بانگەشی هەڵبژاردن و کەمپینی هەڵبژاردنە لای خۆ لە هەڵبژاردنەکە بانگەشاکات بانگەشاکە بۆی کە ئەو چیەکە ئەو چیەکە بە جۆر لە جۆرەکان کارنامێ. بەڵێ ڕاستە وایە. تا ئێستا شتێکی ئەو تۆیان نەوتوە سەبارەت بە سیاسەتی دەرەوە. تۆ ئەبێ خۆت خوێندنەوە بۆ ڕابردووی ئەم کارکتەرانە بکەی. وایە جۆ بایدن خاوەنی فکرەی سێدەوڵەتی بۆ لە ناو عێراقا، دواتر کە هەلومەرجەکە ڕێگەی پێنەداوە بە جۆرێک لە جۆرەکان پێڵەن لی کشاوەتەوە. بۆیە ئەکرێ کورد خۆی بە جۆرێک مامەڵە بکات ئەم تەرحە بێنێتە پێشەوە کارتی باتێ بۆ ئەوی ئەویژە و کارتە بەجوڵێنێ. ئەمانە ئەکرێت لە ڕێگەی میدیاوە لۆبیەوە ناوەندەکانی ئەوەی کە پێڵن سینک تانگەکانەوە ئەکرێت لە ڕێگەی ئەمانەوە لە تیمەکەیە ئەم کەیسە بجوڵێنرێ. هیچ شتێک مستەحیل نییە. دواتر سیاسەتی نەودەوڵەتی مامەڵی لەگەڵ هەلومەرجە ئەکرێ هەلومەرجێک بێتە پێشەوە لە ئەگەری هەر کامێک لەم دوولایەنەیە تۆ ئەم کەیسە دووبارە بجوڵێنیتەوە. چکە بۆ بە لە کاتی خۆیان بۆ بە قسەیەک لە شەقامی سیناتۆرەکانی ئەمریکا کە فکرەی سێهرەمی لە عێراقا دواتر بێ بە سێدەوڵەتی ئەکرێ بەم ئاراستەیە کاری لەسەر بکرێت. کاگێ هاوکار لە ساڵانی ڕابردووە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بایەخی خۆی بۆ هەرێمی کوردستان نەشاردوێتەوە. هەر بە نمونە زۆر جار کاربەردەسە باڵاکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کاتێکە هاتنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی عێراق سەردانی هەرێمی کوردستانی شیانە کرد و چەند جارێکیش لە کۆشکی سپی پێشوازی لە سەرۆکی هەرێمی کوردستان ئەکرا کەمپان سەرۆک مەسعود بەرزانی بوو، چ لە زەمەنی ئۆباما چ لە زەمەنی بوشە سەرۆکە چووە کۆشکی سپی و لە ئاستێکی باڵایە ئەم دیدارە ناکراوە. لە کۆنفرانسی میونشن و کۆڕبەندی داڤۆسا هەمیشە سەرۆکی هەرێمی کوردستان چ سەرۆک مەسعود بەرزانی چ کاک نەشیروان بارزانی کە چوونە ئەو کۆڕبەندانە لە نزیکەوە کەسی یەکەمی ویلایەتە یەکگرتووەکان یان سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایان نەبینی گفتوگۆکرا و زۆر جار بەشی لە وڵاتانی ئەم ناوچەیەش حەساسیەتی خۆیان بەم ئیحتیمامی ئەمریکا ناشاردەوە. خوێندنەوە چییە بۆی کە لە 4 ساڵی داهاتوو هەرێمی کوردستان یان کام لەم دوو دەوڵەتە لەم دوو کاندیدات لەم دوو لایەنەوە بینی کە ئەو احتیمامە باشترەکە بۆ هەرێمی کوردستان و سپەیسێکی زیاتر بە هەرێمی کوردستانەیە بایەخێکی باشتر بە پەیوەندەکانی هەرێمی کوردستانەیە و هەوڵەیات لەگەڵ هەرێمی کوردستانە پەیوەندەکانیان تەریب بە یەکۆ بچێتە پێشەوە. بەڵێ ئەگەر بڵین دیموکراتەکان زیاتر بایەخ بە کورد و سەرکردە کوردیەکان ئەیەن، ئەمە لەو کاتایە کە ئەوان ڕێگە نایەن وڵاتانی ئیقلیمی هەرێمی کوردستان زۆر دەسەڵاتیان زیابێ پەلهاویشتن بکەن، ڕێگە نایەن تەوازنی هێز لەو منتیقەیە زیابێ. ئەمە واضحە کە دیموکراتەکان بەم ئاراستەیە ئیشەکەن. بەڵام دوجار لە پەیوەندی نێودەوڵەتیەکان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کۆمەڵێک پێوەر هەیە کە تۆ بەباشی مامەڵە لەگەڵ ئەو شوێنانە بکەیت. تۆ ناوچەیەک هەرێمێک وڵاتێک کۆمەڵێک پێوەری نێودەوڵەتی هەیە، ئەمانە تایە نابێ ئەمانە مامەڵی باشیان لەگەڵەکەن. ئێمە هەرێمی کوردستان هەرێمێکە نەبووتە سەریێشە بۆ وڵاتانی دەرەوە، گەشەی بە دیموکراسی یاوە، جیاوازی ئاینی و نەتەوەی و مەزهەبی تایە هەبووە، شوێنێکی ئارامە، یعنی گەورەترین کۆنسوڵخانەی ئەمریکی لە هەولێر بنیادەنرێ. ئەمانە لە زهنی ئەمریکیەکانە بێگومان چەقی بەستووە و ناگۆڕێت. هەر لایەنێکیان دەرچن لە تیمی ترەمپ یا بایدن بێ ئەمانە هەیە، ئەمە خاڵێکی باشن کە لە زاکیری ئەمانە هەیە. ئەمانە بەم ڤیژنە سەیرەکەن. تۆ بە بەراورد بە هەرێمی کوردستان سەیری عێراق بکە، کێشەی کۆچبەریان زیاترە، کێشەی توندوتیژیان زیاترە، قوبوڵی یەکتر ناکەن، ئەوەی کە شیعە ئەیکا دژی ڤالی و بەهاکانی ئەمریکایە. بۆیە ئەوان بێگومان جیاوازیەکەن لەگەڵ هەرێمی کوردستانە. کار بەرەو کۆتایی بەرنامەکە ئاچین بەس وەکو تەعاملی هەرێمی کوردستان تەعاملێکی باشتری ئەمریکاکە لەوەی کە
کونسوڵەکانیان لێرن بە ئازادی خۆیان جوڵاکەن، بەڵام بە پێچەوانەوە لە ناوەڕاست و باشوور زۆر جار موشکبارانی کونسوڵەکانی ئەمریکا ئاکرێەوە تەحەدایان نەکرێ. جوڵەی ئەمریکی لە ناوەڕاست و باشوور عێراق جوڵەیەکی زۆر سنووردارە، حتا چی کۆمپانی ئەمریکیەکان چ باڵوێز و کونسوڵەکانی ئەمریکا بە ئازادی لە ناوەڕاست و باشوور جوڵە ناکەن و بەردەوامیش لەژێر مەترسیان. ئەمەش کاریگەری نیە لەسەر ئەو ئیقلیمی ئەمریکا. بەتاکید ماڵی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەتوانی بڵێ لە ناو عێراقایە، لە ناو عێراق و هەرێمی کوردستانایە، لە ناو عێراقیشا ئەوە بەغدای لە دەست دەرچوو، تەمان سەفارەت هەیە لە ناو بەغدا، لە هەرێمی کوردستانیش کونسوڵخانە هەیە. ئێستا ئەتوانی بڵێیت ماڵی یەکەمی ئەمریکا لە هەرێمی کوردستانە. هەر چۆنێک بێ ئەوان ئاگیان لە ماڵی خۆیانە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەمە گەشتبینیەکی باشە. ڕاست لە ئێستا دۆخێکی نالەبار هەیە، بەڵام گەشتبینیەکیش ئەبینرێ، چونکە دوجار دوای ئەو هەموو ناحەقی بەرامبەر کورد کرا، دوای ئەو هەموو بێوەعدی بەرامبەری کرا، ئێستا گەشتونەتە ئەو قەناعەتەی بەبێ هەرێمی کوردستان ناتوان سیاسەتەکانیان پەیڕەوکەن، ناتوانن بایەق بەو بەهایانەیان بن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ناتوان باڵانسی هێز ڕابگرن، ناتوانن بە جۆرێک لە جۆرەکان لە ناو عێراقەوە پێگەی ئیسرائیل و تەوازنی هێز ڕابگرن، ناچاریانەوە بۆ هەرێمی کوردستان. من پێم وایە دیموکراتەکان زیاتر بایەخیان بە هەرێمی کوردستان و پرۆسەی ئاشتی و کۆماریەکانیش تا ڕادەیە تێگەشتون، ئەوانیش هەر ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو ماڵە گەورەیان لە هەرێمی کوردستان. کاکەوگار کاتی بەرنامەکەمان تەواو بوو. سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت لە بەرنامەی ڕاڤا و بۆ هەموو شیکردنەوەی کە سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئەمریکا و کاریگەریەکانی لە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتیش بۆ سەردۆزی کورد پێشکەشەکردین و سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. زۆر سوپاس، دەستخۆشیتان لێ بکەم. زۆر سوپاس بۆ جەنابەت کاکەوکار جەلال، قوتابی ماستەر لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان. ئەزیزان تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.